ئەمڕۆ ڕێکخراوەکانی بواری جینۆسایت لە سەروی هەموویەوە کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان لە گەرمیانی مەملەکەتی ئەنفال لە چەمچەماڵی پایتەختی شەیدان لە خوورماتووی بەعزبەزێن لە سلێمانی و لە هەولێر و لە خەڵکی خۆڕاگری کەرکووک هەموو تێک ڕاهاتووین بە مەبەستی بەشداری و ساڵیادی تاوانی ئەنفال. مەبەستمان لە ڕۆژی 24 کۆتا ڕۆژی قۆناغی سێی تاوانی ئەنفالە. ئەمڕۆ هاتووین پێکەوە داوا و داخوازیمان داواکاریەکانمان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بکەین بە مەبەستی مۆنۆمێنت و پارێزگاری لە مەعەسکەربوونی تۆپزاوە. ئەمڕۆ سەرنجتان بۆ بابەتێک ڕاکێشم. ئێمە لێرەین کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان لێرەیە لە ناو خاکی خۆمان مۆڵەتی تەنها 2 کاتژمێرمان پێدراوە بۆمانەوە و بە مەبەستی بەرزڕاگرتنی یادەکە. ئومێدەکەین لێرەوە پەیاممان بۆ لیستە کوردیەکانی کەرکووک هەوڵەکانیان یەخەنەوە بە مەبەستی شکۆی زیاتر، شکۆمەندی زیاتر، تەبایی و برایەتی و یەکڕیزی بۆ ماڵی کورد و بۆ بەرزڕاگرتنی یادی ئەنفال. ئەمڕۆ لێرەین لەبەر ئەوەی کە سوکارمان لە ڕۆژگاری ڕاپێچکردن زیندانەکانی سەماوە و تۆپزاوە و نوگرە سەلمان و تەواوی شوێنەکانی تر ئاویان نەخوارد ئاو ناخۆین، نانیان نەخوارد نان ناخۆین. و ڕۆژی 16ی 5 کە ڕۆژی گۆڕە بە کۆمەڵەکانە بەڕێیەکەوین بۆ نوگرە سەلمان یاخود بۆ شوێنێکی تر کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان لێی ڕێکەون لەبەر ئەوەی دەمانەوێت هەر جارێک وەکو ڕێکخراوەکان گۆڕێکی بە کۆمەڵ بەسەر بکەینەوە.